بە قەبارە و شێوەی جیاواز ئەم پێک هاتەیە واتە بەرد لە ژینگە و دەوروبەرماندا هەن. ئەم بەردانە ساڵەها ساڵیان پێچووە هەتا لە ئەنجامی چەند کارێکێک دروست ببن کە زۆربیان وەکو ئەو بەردانە گەورە بوون و زیاتر ورد بوون لەگەڵ گۆڕانی کەشوهەوا. ئەوەی ئێمە لەم بەرنامەیەمانوێ باسی بکەین دروستبوونی بەردە لە یەکێک لە ئەندامە گرنگەکانی لەشمان، ئەویش گورچیلەیە. بەردی گورچیلە پێک هاتەکانی چین و چۆن دروستە بێت. ئەو کەسەی بەردی گورچیلێ هەبوو بێت پاش دەزانێت ئازار و پێشهاتەکانی ئەم بەردانە چین. وێ لەم بەرنمەیە باس لە ڕێگاکانی خۆپارێزیکردن لە دروستبوونی بەردی گورچیلە و لە کاتی توشبوونیشدا بزانین ڕێگە چارەسەرەکانی. گورچیلەکان یەکێکن لە گرنگترین ئەندامەکانی لەش. بەردەوام خوێن دەپاڵێون و ماددە ژەهراوی و خراپەکان بە شێوەی میز فڕێدەدەنە دەرەوەی لەش. چڕی میز لە ناو گورچیلەکان بە گوێرەی خۆراک و شێوازی ژیانی کەسەکە گۆڕانکاری بەسەردادێت بە شێوەیەک ئەگەر چڕی میز بەرز بێتەوە دەبێتە هۆی ئەوەی کە هەندێک پێک هاتەی ناومیز بنیشن و ببنە سەرچاوەیەک بۆ نیشتنی زیاتر و هێواش هێواش پێک هاتەیەک دروست ببێت پێی دەوترێت کریستاڵ. ئەم کریستاڵە بەبوونی چەند فاکتەرێکی تر گەورەتر دەبێت و لە ئەنجامدا بەرد دروست دەبێت. بەردی گورچیلە یەکێک لەو نەخۆشیانەیە کە ئەگەر بزانین چۆن دروست دەبێت و چەند جۆری هەیە لەوانەیە بتوانین خۆمانی لێ بپارێزین. دکتۆر یونس حوسێن سەرۆکی بەشی نەشتەرگەری گورچیلەیە لە نەخۆشخانەی ڕزگاری لە شاری هەولێر. دەربارەی چۆنیەتی دروستبوونی بەرد وەڵامی چەند پرسیارێکمان دەداتەوە. دکتۆرجان بەردی گورچیلە چییە؟ ینی ئەو بەردەیە کە لە دەرەوە ئەیبینین یان فەرقێکی هەیە یان جیاوازی هەیە؟ سەبارەت بە بەردی گورچیلە یەکە لە نەخۆشی باوەکانی بەشی میزەڕۆی کە حساب دەکرێت سێیەمین باوترین نەخۆشیە پاش نەخۆشی هەوکردنی میزڵدان و میزەڕۆ و هەروە پاش نەخۆشی پرۆستات. طبعاً بەردی گورچیلە زۆر بیرۆک هەیە بۆ دروستبوونی بەرزکرد. یەک لەوانە زیادبوونی تەرکیزی میز و هەروەها بە دروستبوونی تایبەت کریستالی تایبەت کە دەکاتە ئەوەی تێکچوونی میتابۆلیزمی میزەکە و یەک لەو شتانە بوونی پرۆتینات کە دەبتە هۆیەک بۆ نیدەسەک دروست دەبی بۆی بەرد دروست بیتن. طبعاً زۆر جۆری بەردمان هەیە، ینی بەرد لەوانە احتمالە کالسیۆممان هەیە، کالسیۆم ئۆکزالێت یەک لەو بەردانە کە زیاتر تووشی ئەوە دەبی ڕێژەکەی تقریباً 175 زیاتریشە. جۆری دیمان هەیە سترۆڤێت ستۆنی پێدەڵێن واتە زیاتر لە هەوکردن دروست دەبی زیاتر لە ئافرەتانە. ئەو بەردە زیاتر پێکاتوە لە مەگنیسیۆم ئۆمنیۆم فۆسفێت ئەوانە و جۆری بەردەکەی کە سترۆڤێت هەیە زیاتر نەوە تایبەت بەردەش تایبەت دروست دەکاویش پێ دەڵێن ستاک هۆڕمات بەردێکی زۆر گەورەیە. ئەوەش سەبەبەکەی بوونی بەکتریایە لە ڕێڕەوی میزەڕۆ کە دەکاتە ئەو جۆرە بەردە. بە شێوەیەکی گشتی بەڵانسێک تێک دەچێت لە ناو گورچیلەیە؟ بەڵێ بەڵانسێک تێک دەچی، ئەلکترۆلایت تێک دەچێت، بەڵێ pH میزەکەی تێک دەچی مەتەن لە جۆری یوریک ئەسیستۆن پێجەکە دەبتە بڵێن حامضی دەبتە pH 5 to 5.5 و دەکاتن کە سەبەبکەشی زیادبوونی خستی میزە بۆ نەخۆشانە زیاتر ئەمە ڕێنمایمەوەی ئاوی زۆر بخواتن. زۆر باشە. ئەو بەردە ئەو زانیمان بە شێوەیەکی گشتی چۆن دروستە بێت تێکچوونی ئەم بەڵانسەیە بۆ لە بەعزێک کەس ڕوودەدا بۆ لە هەندێک کەس بەڵێ نادا.
طبعا بردی گورچی لە ئەسبابی هەیە يعني مثلا زۆر ئەسباب هەیە کە دەکاتە بوونی بەرد یەک لەوانە مثلا هەندێک نەخۆشی هەیە نەخۆشی مثلا هایپەر پاراثایرۆدزم ئەوانە کێشەی لە غودەی ڕقەوانە دەکاتە سببێک بۆ دروستبوونی بەرد هەروە نەخۆش دیمان هەیە نەخۆشی گاودواتە دائالمولوک پێ دەرێن ئەوە زیاتر یوریک ئەسید زیاد دەبی ئەو کات دەکاتە سببێک بۆ دروستبوونی بەردی یوریک ئەسید هەروە نەخۆشی دیمان هەیە مثلا هەندێک ئەنزیمات هەیە مثلا بەردی زانتین یەک لە سەبەکانی دروستبوونی کەمی زانتین ئۆکسیدێز ئەو جۆرە ئەنزیمەکە نییە دەبیتە هۆیەک بۆ دروستبوونی ئەم بەردە باشە دکتۆر جان ئەو بەردە لە هەموو تەمەنێک ڕوودەدا یان تەمەنێکی تایبەت هەیە کەسێک ئاگای لە بەردی گورچی لە هەموو تەمەنێک بەس زیاتر لە حتى میدل ئێج پێ دەڵێن ئەو کاتی دروست دەبیتن سەبەبەکەشی وەچ پێتم گوت ئەسبابی زۆرە یعنی احتمالە تێکچوونی میتابۆلیزم تێکچوونی هۆرمۆنال یعنی ئەگەر کەسێک شێوازی ژیانی وەختی خواردنی طبعا لايف ستايل دەورەی زۆر یەک لەوانە مثلا ئەو کەسانی کە مثلا شوێنی کارکردنیان لە دەرەوە بێتن کە معرضن لۆ خۆر زیاتر ئەوانە مثلا کرێکارەکان وەروا ئەو کەسانی وشک دەبنەوە ئاوە چکەم زیاتر عارەقە دەکەن وە لێدێ کە تەرکیزی میزەکەی زیاد بی ئەو یەک لە هۆکانی دروستبوونی بەردە فلوێ ئەو کەسانە زیاتر نەسحەتیان دەکەین ئاوەی زۆر بخۆن بۆی نەگەن ئەو مەرحەلەی خۆی هەندێک جار زۆر نەخۆش سوودفەتەن دەزانجێ کە بەردی هەیە زۆر جار نیشانەی نییە دەبین مەسەن دەچی لە نەخۆشیێکی تر دەبینی لۆ مەتەنە مشکلێک لە جێبی سۆنەرێک دەبینین ئەتنای سۆنەر بەردی هەیە ئەو یەک لەو نیشانەکە بەس نیشانەکانی نەخۆش مجموعە نیشانەکە یەکەمیان ژیان دەبیتن ژیانەکەش احتیمال دەکە لەو شوێنێک کە بەردی لێ مەتەن ئەگەر ژیانەکە لە منطقەی بڵێن خەسڕوانە بێەوە زیاتر علاقەی بە کە بەردەکە لە کلیە هەندێک جار بەردەبینی ئازارەکەی دەکەوتە بنزک ئەوە زیاتر پێدەچانی بەردەک هات بیتە ڕێچکەی میزەڕوات هاتە حالب ئەوە فەرقی هەیە و هەروە یەک لە نیشانەکاندن میزەکەی وەچخین لێ دێتن وەچی چای لێ دێتن ئەوە یەک لە نیشانەکانتی ئەو بەردە دیواری میزەڕۆی بریندار کە بوویتە هۆی دروستبوونی ئەو خوینە لەناو هەر خینەکەش دوو جۆرە مایکرۆسکۆبیکەڵە ئەوی لەناو فەحسی میز دەدەچێت کەش ماکرۆسکۆبی کە بە گەورەی نەخۆشکە خۆی دەبینی دەڵێ میزەکە مۆچی چایەوە هەروە نیشانەکەەوە ئلتیهابیش یەک لە نیشانەکانی دروستبوونی بەردە ئەندتانی نەخۆش دەبینی فەحسەی میز دەکەت ئلتیهابەکی زۆر هەیە دەنێرنە سۆنەر دەبینی بەردی هەیە بۆ باسمەکردنەوە ئیسترۆڤێت ستۆنە هەروە هەیتمان طبعا تاولێرزی لەگەر دەبیتن هەندێک زۆر بەرتێ دەشبێتن کە بەردێکی گەورەشی هەبێ و ئازاریشی هیچ نەبوو هیچ نیشانێکی نەبوو بێ بەڵێ زۆر جار بەردەبێ بەس ئەگەر ڕێچکەی میزەڕۆی نەگرت بێ بەڵام ئەگەر ڕێی میزی گرتبی ئەوە ئەکید نەخۆشکە حەزبە ئازارێک دەکەت چکە دەبتە هۆی مانەوەی میز لە ناو کلیە و زەختەکە لە کلێ دەکا و تەسیرێکی زۆری سلبی دەبێت لەسەر کلیە و دەبی زوو چارەسەر بکرێتن باش ئەدەمێ ئەو پرسیارە تاکید لێ بکەمەوە پێویستەکە هەموو کەسێ پشکنین بۆ خۆی بکە بۆی بزانێت بەردی هەیە یان ئەگەر پێویستەکە لە چ تەمەنێک پێویستە دەست پێ بکات یان ئەگەر کەسێک بابی هەبوو بێ یان خزمێکی هەبوو بێ بەردی وراثە تەسیری زۆرە یان تەسیر دەکاتن زۆر کەس ئەوەی مەثەلەن بابیان یەک لە عایلەکەی بەردی هەبی دەبی احتیمالە احتیمالکی زۆر ئەویش بەردی هەبیت موضوعی پشکنین ئەمە تەرکیز دەکەن لەو کەسانی کە مەثەلەن بەردیان هەبووە و نەشتەرگەری بەردیان کردیا دەبی بە منتەزەمی متابعی خۆیان بکەن سپۆری میزەڕۆ بۆی تاکید کەنەوە ئەو بەردە چکە احتیمالی دروستبوونی بەرد لە شخصێک لۆ جاری دوم زیاترە باشەوەی بەردەکە دەچی دروست دەبتەوە بڵێ 150 زیاتر احتیمالی دروستبوونی بەردە فدەبی متابعەتی باش بکرێتن بۆ ئەوەی ئەگەر بەردەکە حەزمەکی بچووکی هەبێ عیلاجەکی ئاسانتر دەبی نەک بگاتە مەرحەلەی پێویستی بە نەشتەرگەری و هەروەها هەندێک دەبێتە هۆی لە دەستدانی گورچیلە کەواتە ئەم بەردە ئەگەر هات و بڵێن پشتگوێ خرا بەردەوام لە گەورەی بوو ئەگەری ئەوەی هەیە کە چەند کێشەیەکی تر دروست ئەو کێشانە
وەکو باسی کرد یەکیان لەوانەیە گورچیلەی لە گورچیلەی لە دەستە بڵێ خۆی مەوزوعی حەجمی بەرد لەگەر فەرقیە مثلا دەبینین بەردێک زۆر گچکەیە بەڵام ئەو بەردە هاتە ڕێچکەی میزەڕۆ مثلا هاتە حالب احتیمالە مەترسی زیاتر بی لە بەردەچی گەورە کە ڕێی میزی نەگرتبی کەواتە قەبارەی بەردەکە شەرت نییە بەڵێ زۆر جار دەبینین بەرد مثلا 7 میلیم 8 میلیم بەس 9 میلیمە ڕێچکەی میزەڕۆی بگرێت یعنی حالی بگرتێ مثلا دەبێتە هۆی وەستانی گورچیلەکە چکە زەختە چی دەگەڕێتەوە بۆ کلێ و ناتوانانی ینی مەجرای میزەکەی بەردەوام بی و پێویستی بە نەشتەرگەری هەیە بۆ لابردنی ئەو بەردە. چارەسەرکردنی بەردی گورچیلە چەندین ڕێگەی هەیە بەشێکیان بە ڕێنمایی و دەرمان و بەشێکی تریان بە نەشتەرگەری چارەسەر دەکرێن. نەشتەرگەریش چەندین جۆری هەیە. یەکێک لەو نەخۆشانی کە بۆ چارەسەر هاتوۆتە ئێرە بۆ جۆرێکی زۆر پێشکەوتووی نەشتەرگەری ئامادەکراوە کە ئێستا لە کوردستان ئەنجام دەدرێت. دکتۆر یونس باسی نەشتەرگەریەکە بۆ نەخۆش و کەسوکارەکەی دەکات. بەردێکتەیە لە حوزی کلیلیەیە طبعاً ئەو بەردە تەسیری لە ڕێڕەوی میست کردیا هەندێک گورچیلەکەت ئاسایە گەورە بووە لەبەرەوەی ئێستا ڕێڕەوی میزی لەبەر هۆکاری ئەو بەردەی کلیەکەت هەندێک ئەستور بە فەمەم حاول دەکەن ئەو بەردەت بۆ بە عملیات دەربین طبعاً ڕێگامان زۆرە بۆ نەشتەری بەس ئێستا ئەو ڕێگایە کە بەکاردێن بێت و پێ دەڵێن PCNL واتە بردننی بەردەکەت بە بەواستەی لەسەر پێست دەبیتن من ئامێرێک دێت ئێرە دێتە لای بەردەکەی لێرە داخل دەکەن بەواستەی پێستە یانی دڕانی تێدانی نەشتەرگەرێکەت نازوڕێک دێ بەردەکەت بۆ پارچە پارچە دەکرێتن دوایە پارچەکان دێتە دەرێ ئەو نەشتەرگەرە طبعاً زۆر باشتر لە نەشتەرگەری دڕاندۆی لۆ دواڕۆژ مضاعفات توشتی کەمترە. پێش دەست پێکردنی نەشتەرگەریەکە دکتۆر یونس باز لە شێوازەکانی چارەسەری بەردی گورچیلە دەکات. ئەم نەشتەرگەریە لە ڕێگای تەنهاکوونیەکەوە لە لایەکی سک ئەنجام دەدرێت. ئەم ڕێگاکانی چارەسەرگرتنی بەردی گورچیلە زۆرمان هەیە طبعاً احتیمال دەکاتە سەر سایز و حەجمی بەردەکەی لەگەر شوێنەکەی طبعاً ئەگەر بەردەکە گچکە بێتم لێن 5 میلیم کەمتر بێ ئەوە زیاتر کۆنزەرڤەتواتە هەندێک ڕێنمایی دەدەینە نەخۆشەکەی وەکوەوەی زیاتر ئای بخواتن جوولەی زۆر بکە حتە بەردەکەی فڕە بدرێت لە ڕێگای حالب بۆڕی میزەڕۆ. طبعاً ڕێگای دیمان هەیە وەکو دیزۆلڤینگ ئەیجنت واتە ئەو هەندێک دەرمانی تایبەتمان هەیە وەچی سۆدیۆم بایکاربن ئەند پۆتاسیۆم سترێت ئەوانە بەکاردێ بۆ تاواندنی بەرد. ڕێگای دیمان هەیە بۆ ئەگە بەردەکە دیتمان زیاتر لە سانتیمە بۆ 2 سانتیم ئەو جۆرە بەردانە بە ڕێگای پێی دەڵێن ئەکسترا کۆرپۆرۆل شۆک وەیڤلیتۆترپسی واتە ئەزول کە ناسراوە بە مەوجاتی سەرووی دەنگ بە عامیە پێ دەڵێن لێزەر ئەوە بەردەکەی بە تیشک دەشتێنین بەردەکە وردەبی و جۆرە هات نەوعی ئەجی زەمان هەیە وەچی پیزۆ بەکاردی بۆ شکاندنی بەرد. هەروە ئەگەر دیتمان بەردەکە هاتە ڕێچکەی میزەڕواتە حالب دەتوانین نازوری حالب بەکاربن واتە پێی دەڵێن URS ئەو بەردە بەواستەی لێزەرەوە دەشتێت یان بەواستەی جۆرها نیوماتیک لیتۆکلاسی بدەین واتە بەواستەی هەوای بەردەکە گچکە دەکرێت دوایە دەتوانین قەستەڕەتی دەبڵجێی پێدەرێن دادەنین ئەو پارچانی ماوە فڕەبدیان بەواستەی دۆرمیا ئەوە بەچی شەبەکەکە بەردەکانی پێفڕەدێن ئەو بەردانەی زیاتر لە 2 سانتیم و نیون
ڕێگامان هەیە پێی دەڵێن PCNL واتە بەواستەی پێستەوە دەچنە ناو گورچیلەوە لەوێن دەربەردەکە بەواستەی بەردەکە دەشکێت و پارچەکانی دەردێتن ئەگەر دیتمان بەردەکە گەورە بوو ینی واتە پێ دەڵێن ستاکۆڕن یان بەردەکە بەو جۆرانی کە بیدایەتی نشکاوە دەتوانین بە ڕێگای کردنەوە واتە ئۆپن میتۆد بەردەکە دەشتێن ئەویش جۆرەها نەوعی هەیە یەک لە نوعانم پێ دەڵێن پایلۆلیتۆتم واتە دەرینانی برد لە ڕێگای حوزی کلیەوە و یان بەواسەی ئەگە بەردەکە گەورە بیستا کۆڵمبی ئەنا ترۆفیک پێدەنێ واتەکردنەوەی بردکردنەوەی گورچیلە لەلا یعنیوەچی دەکرێتەوە و دواتر بەردەکە بەتای دێتە دای. بەکارهێنانی تیشک بۆ شکاندنی بەردی گورچیلە ڕێگایەکی تری چارەسەرە. مامنامێق بەردی لە گورچیلەی چەپیدا هەیە. پزیشکی پسپۆر چارەسەری بە تیشک بۆ نووسیوە. هاتوتە نەخۆشخانەی ڕزگاری تا لە بەشی تیشک چارەسەرەکەی بۆ بکرێت. تقریبا 6 مانگە بەردم هەیە ئەو بەردەش سۆنەرم کرد گوتی ئەوە یەکیان 11 میلیمە 3 بەردم هەیە دوانیشیان 5 میلیم. ئێستا هات مێرکانە لێرەش لە ڕێگای دکتۆری هاتی مێرە لێرە بەردەکەم لە بۆ بشتێن دوو مانگە عیلازم بەکارینایە سۆنەرم کردو پاژە دوو مانگەی هەر ئەوم هەیەانی هەروەک بەردەکە چ خۆتی. کامەران عادل سەرپەرشتی بەشی شکانی بەردی گورچیلە بە تیشک دەکات و ڕۆژانە چەند نەخۆشێک سەردانی دەکەن. ئەو زیاتر لەسەر ئەو ڕێگا چارەسەریە بۆمان دەدوێت. کامەران لەم بەشەی ئێوە لە چارەسەرکردنی بەردی گورچیلە چیەکەن؟ بەردی گورچیلە خۆی عادەتەن ئارەم غەڵەت تێگەیشتە لەو جیهازە ئەو جیهازە پێڵێ لێزەر نییە خۆی ئەشعی کاڕۆمەقناتیزیە یان هیچ علاقەی بە لێزەرەوە نییە عادەتەن بەرد لە کلیە بێ لە حالبیش هەتا نهایەت حالبیش احتیادی ئەمە لێ دەین لە کلیە احتیادی خۆی ئەڵێ هەتا 2 سانتیمیشە بێ لێ بدرێ لێ دەین ئێمە حەسەب نەوعیەت بەردیشە نەخۆشمان زۆرە و بەس خۆی عادەتەن ئەبێگە 2 سانتیمەوانە بەسەرەوە بێ دەبڵ جێ هەبێ باشترە بۆ سەلامەتی نەخۆش ئەو سۆندەیە کە بڵێن لە بینی گورچیلە لە بەڵێ ئەو ستۆنە کە گەورەیە کە بشتێتیش وردیش بێ لە ناو حالبیش ئەگەر ئاسی بێت تەسیل لە کلی ناکات. چێ دیاریەکات کە ئەم نەخۆشە پێویستی بەم ئامێرەیە و بەردەکەی بۆ واستەی ئەو پێبشێنێ دکتۆری پسپۆر لە میزەڕۆ ئەو تەشخیصی بکە و تەشخیصەکە بۆیە مانیێرێ بە وەرەقە ئێمەش کە مەوعیدە دێنێ مەوعید شێتێ بۆ یەکەی ئەبێ ئێمە نەخۆش بەڕاستی نقطەیە زۆر مهم هەیە لێرە زۆر تاکیدمان لە دکتۆرەکانیش کە زۆری احتیمال لەسەر سۆنەرەکە بە سۆنەر بۆمانە نێرێ بەڕاستی سۆنەرەکە جار وایە احترام هەیە بۆ دکتۆرەکان جار وایە متەناقزە یعنی چێکە سۆنەر شتێکە لە سۆنەرێتر شتێتە بەس ئێمە زۆر تاکید لە نەخۆشەکەینەوە ئەگەر مەسەلەن ئیمکانێتشینە بۆ ئایڤ و ئەشعەی احتیادی کەیوبی هەبێ ئەشعەی کلیە احتیادی کەواتە ئێوە زیاتر اعتیماد لەسەر تیشکی ئاساییەکەنەوە سۆنەر و بەڵێ باشترە سەلامەترە موقع ستۆنەکە بەردەکە و کە فکرەی شوەرەگری لە حەجم بەردەکە وازەحیش دیارە بێ لەکەی بەس سۆنەر احتیمالە جار وایە حەجمێکەڵێ شتێکەڵێ زۆر ئەوە نیە بەس ئەشیعەکە وازەحە و ئێمەش حەسەب ئەو موقعات نەخۆشەکە درێژە ئەگە بەردێک لە تیشکی ئاسایی دەرنەچێ ئێوە ناتوان ئیشی لەسەر بکەن لێرە حالات هەیە ئەیکەی مەسەن ئەڵێ حەزمەکەی زۆر گەورەیە درێژەکەی نەخۆش لەسەر جیاز ببینین ئیشەکەی بۆکەین بەس کە ستۆن نەگەک بەردەکە نەبینین ئیشەکە ناکەین ئێمە بەڕاستی ئەو نەخۆشەی کە بێتە ئێرە پێش ئەوە ڕۆژی پێشتر پێویستە چی بکات باشترە ئێمە کە نەخۆش دێ لێرە بە مەواعیدە بە نۆرەیە کە مەوعیدە دەینێ هەم بە دەویش پێڵین هەم کە مەوعدەکەی دێنێ لەسەر مەوعدەکەی دوستیمانە بەبێ ناخواردنی ئێوارە و بەیانی ئەو ڕۆژێک کە مەوعدەتی نابێ هیچ بخوا لە ئێوارەوە هەتاکو خۆی مشکلەکە چییە کە نەخۆش ئەڵێن هیچ مەخۆ کە لێرە درێژەکەی لەسەر جیازەکە غازات لە ناو زگی زۆرە بێ بەردەکە وازەح نابێت نقطەی دووەم احتیمالە پێ ئازارێکی بێ خەفیف ئەوەیە کارڕندێتێ بەشێتەوە لەبەر ئەو شتە ئێمە بە نەخۆش ئەبێڵین تەحزیر بی نابێنان بخۆی بۆ سەلامەتی نەخۆش باش گرنگترین ئەو نیشانانە چین دوای شکانی بەردەکە کە لێرە نەخۆش تووشێ بێ بۆ چۆن دەتوانێت ینی پاشەوەی کە تیشکەکەی بەرەکەوێت
بەسەر ئەو نیشانانەیە زاڵ بێت. ئێمە عادەتەن کە نەخۆش کە تیشکەکەی بۆ لێ دەین و ئەوە یەکەین تەوسیەکەین عیلاجی بۆ نووسین عیلاج ئەو عیلاجە ئاتەڵین 10 ڕۆژە تا 15 ڕۆژەی خۆی زائیدەن زۆر تاکید دەکەینەوە کە نەخۆشە بێت کە لە جیهازی لە تیشکەکەیدا ئەبێ ڕاستە زۆر بکە ئەمە عادەت تاکید دەکەن 10 ڕۆژ 15 ڕۆژە بێ سەوائل زۆر بخۆی ئاو لەمەنی زۆر بخۆی ئەو وردە بەردانە بێنە خوارەوە تا بێتە خوارەوە فڕیدا بەس چی لێ دێت ینی بە عام چیان لێ دێت پاش کە بەردەکە دەجوڵی نیشانەکانیان چین نیشانەکان نەخۆش ئەگەر بڕوە دوای تیشکەکە بڕوە لە ناو جێپادات و حرەکە نەکا و سەوائل نەخوا ئازارێ بێت تەوان ئەو بەردە ئەجولێتەوە بەس کە نەخۆش مباشرەتەن دوای ئەوە تا 10 ڕۆژێ سەوائلی خوارد و ڕاضەی کرد زۆر جار حەز بە بەردەکەیش ناکە فڕێدا جار وایە وردە بەردە جارەوە قوڕاو کە وردە بێتتر حەسەب حەجم بەردەکەی زۆر جاریش لە پاش شکانی بەردەکە لە ئەنجامی ئەوەی بەردەکە دیواری بۆری میزوانە بریندارەکە لەوانێ ڕەنجی میزیشیان بگۆڕێت لە نەخۆشێ زۆر جار هەیە حەسەب بەردەکە و نەوعێت بەردەکەی جار وایە سێکە 1-2 ڕۆژ هەندێک خوێندانشی ئەمە بەوە نەخۆشی شەڵین ئەڵین با یعنی قەلق نەبێ ئەڵین احتیمالی هەیە 1-2 ڕۆژ خوێندانشی ئەتیادیە ئەم تیشکە کاتێک کە لەم بەشەی ئامێرەکەەوە دەردەچێت کاتێک کە ئێوە بە شێوەیەکی وە ئۆکوبینیمان ئاڕاستەیەکەن بەرەو گورچیلەکە بەڵێ لە کاتێک کە ئەو تیشکانە دەردەچێت هیچ جۆرە گرمیەک یان هیچ جۆرە ئازارێکی زیادە بە نەخۆشەکە ئەگەێنێت بەخوا عادەتەن نەخۆشەیە مەسەرەن موسەکنێک لێدا پێشەوە بە دکتۆرەکانمانەوە بازێکی بۆیە نووسن بازێکی ناینووسن ئیتر حەسەب نەخۆشە ئێمە کە ئەوە دێتە دەرەوە جلیش لەو تۆپە ئەدرێ جلشی لێدەین بۆی بۆشایی نەمێنێت بۆشایی نەمێنێ و احتیکاک نەکە مەسەرەن برینی نەکە بە جار وایە هەر برینی خەفیفە بێ سەطحی مەسەرەن نەخۆشە احتیمالە سووربوونەوەی وەکو ڕوشانێ نەخۆشە مەسەن سێکە ئیسپری نەخوا مەسەرەن نەخۆشی دڵی هەیە شتانە خەفیفە بێ هیچ نییە ئەڵین کرێمێک نیڤایەکی لێ بدە ینی شتەکە سەطحیە لە ژوورەوە بە شێوەیەکی گشتی ئەم ئامێرە بۆ سەر گیانی ئەو کەسێک کە بەکارهێنرێ زەرێکی ئەو توێنیە زەرری نیە ئەمە نەخۆشیش 5 جلسە 6 جلسە لیشدا زۆر احتیادیت مشکلەی نییە بەسەبی عادەتەن عفو ئەبێ مەسەرەن بین جلسە بۆ جلسە 2 هەفتەی فەرق بێ باشترە ینی هەندێک جار هەیە و حاڵەتانە بە 2 جار بێ سەردانەوە حەسەب نوعیت بەردەکەیە بەردیشەیە ئاسان دەشکێ بەردیشێ بە نیو جلسە ئەشکێ ئیتر حەسەب نوعیت بەردەکەیە زۆر جار پرسیار دەربارەی پەیوەندی خۆراک و بەردی گورچیلە دەکرێت. بە دڵنیاییەوە شێوازی ژیان و جۆری خۆراک ڕاستەوخۆ کاریگەری هەیە. لەوانە کەمی جوڵە و نەبوونی وەرزشێکی بەردەوامی ڕۆژانە. زیادەڕۆیی لە خوێ لە ناو خواردنەکانمان و چەرەسی سوێر. زیادەڕۆیی لە خواردنەوە گازیەکان و پرۆتینەکانی وەک گۆشت. کەم خواردنەوەی ئاویش هۆکارێکی ترە. چونکە هەرچەند بڕی پێویست ئاو بخورێتەوە کەمتر دەرفەت بە نیشتنی ماددە پێکهێنەرەکانی بەردی گورچیلە دەدات. ئەو کەسانی کە بەردی گورچیلەیان هەیە دەبێت پاش چارەسەر بەردەوام و بە شێوەیەکی زانستیانە پشکنینیان بۆ ئەنجام بدرێتەوە. جێبەجێکردنی ڕێنمایەکانی پزیشک و ئاگاداربوون لەو خواردن و لەو شێوازە ژیانەی کە پێویستە ڕۆژانە جێبەجێ بکەین وامان لێ دەکات کە زیاتر پارێزراو بین لە توشبوون بە زۆر نەخۆشی و بە تایبەتی بە توشبوون بە نەخۆشی بەردی گورچیلە بۆ ئەوەی توشمان بە تووشی نەشتەرگەری لەم جۆرە نەبێت و دوورکەوینەوە لە ماکەکانی پاش نەشتەرگەری کە توشمان دەبێت بۆیە باشتر وایە جاروبار پشکنین بۆ خۆمان بکەین بە شێوەیەکی ڕێکپێک هەتاوەکو ئەگەر کێشێکی بچووکیش هەبێت پێشەوەی گەورە بێت بتوانین کۆنتترۆل بکەین هەر شاد.